ژیان بۆ هەموو مرۆڤێک سەخت و دژوارە. هەموو مرۆڤێک لە جەنگێکدایە کە کەس پێی نازانێ خۆی نەبێ. وا مەزانە تەنها تۆ لە ناڕەحەتیدای، تەنها تۆ گرفتت هەیە. تەواوی مرۆڤەکانی سەر ئەم زەویە هەر یەکەیان لە جەنگێکایە، لە ململانەیەکی شاراوەدایە، بەڵام خەڵک پێی نازانێ خۆی لە ناخی خۆیدا شارەزای خۆیەتی. لە پشت پێکەنینەکانەوە برینێکی قوڵ هەیە. زۆر کەس هەیە قاقا پێدەکەنێ، زەردەخەنشی دایمە لەسەر لێوانە، دڵی خەڵکیش خۆش دەکا، بەڵام لە ناخی خۆیدا برینێکی قوڵ هەیە. ئەمە حەقیقەتی ژیانە. شەرت نییە تۆ وا خەڵک ببینی کە هەموو خەڵک لە خۆشگوزەرانیدایە، لە خۆشحاڵیدایە، لە کەیفخۆشیدایە، لە تەندروست باشیدایە، لە تێری و تەسەلیدایە، تەنها تۆ داماوی، تەنها تۆ کزۆڵی. نەخێر، لە پشت پێکەنینەکانەوە برینێکی قوڵ هەیە. لە پشت نیعمەتەکانەوە بێبەشبوونێکی لە ناوبەر هەیە. وا مەزانە کەسێک نیعمەتێکی خوای پێدەبینی، ئۆتۆمبیلێکی گرانبەهای هەیە، خانوێکی کۆشکی هەیە، پلە و پێگەیەکی سیاسی و سەربازی هەیە، شەهادەیەکی بڕوانامەیەکی باڵای هەیە، ئیتر ئەمە هەموو خۆشیەکانی ئەم سەر زەویە لە ماڵی فڵان کەسا کۆبۆتەوە. نەخێر، یەقینت هەبێ ئەویش بێبەشبوونێکی گەورەی هەیە. لە پشت نیعمەتەکانەوە بێبەشبوونێکی لە ناوبەر هەیە. بۆ دەبێ وابێ؟ چونکە ئێرە دنیاە، ئێرە بەهەژ نییە، ئێرە شوێنی کردارە، ئێرە شوێنی پاداژ نییە. ئەگەر ئەم سەرزەویە هەر مرۆڤ، کۆمەڵە مرۆڤ، هەرچی خۆشی ئەم سەرزەویە هەیان بوویایە، ئەوانی تر مەغدوور دەبوون. یەقینتان هەبێت لە پشتی هەموو نیعمەتێکەوە هەر ماڵێک کە تۆ دەیبینی، چەند دەوڵەمەند بێ، چەند بڕوانامەی باڵا بێ، چەند پلەی سیاسی و سەربازی بەهێز بێ، ئیلا بێبەشە لە شتێک، ئیلا حەسرەتێکی گەورەی هەیە. ئەوە دەرسی ژیانە لە براتانی وەرگرن. یەقینتان هەبێ. بۆیە دائیمە دڵخۆش بە. هەر تۆنی منکوبی، هەر تۆنی مەزلومی، هەر تۆنی بێبەشی، خەڵکی تریش زۆرە.